یەکەمین ژنە لە عێراق بەهۆی هەڵوێستی سیاسیەوە لە سێدارە درابێت. لەیلا قاسم بووکی کوردستان و پاڵەوانی ناو زیندانەکانی بەعز. ساڵی 1952 لە گوندی بامیلی سەر بە شاری خانەقین لە خێزانێکی هەژار و نیشتیمانپەروەری کورد لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ئامادەی لە شارەکەی خۆی تەواو کردووە و ساڵی 1970 چووەتە کۆلێژی ئاداب لە زانکۆی بەغدا و لا بەشی کۆمەڵناسی وەرگیراوە. پێش چوونیشی بۆ زانکۆ بە یەک ساڵ پەیوەندی با ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستانەوە کردبوو. بۆیە لە ڕێخستنەکانی ئەو کاتی پێشمەرگەدا بەشدارێکی چالاکی هەبووە. لەگەڵ هاوڕێکانی کاری نهێنیان بۆ ڕیزەکانی قوتابیانی کوردستان کردووە لە کاتێکدا کە ڕژێمی ئەو کاتی عێراق بە توندی هەوڵەکانی بۆ ئاشکراکردن و دەستگیرکردنیان خستۆتە گەڕ. ئەو کاتی لە ساڵی 1970 پەیوەندی نێوان سەرکردایەتی شۆڕشی کورد و حکوومەتی عێراق تێک دەچێت، دەستگیرکردن و لە سێدارەدانی ڕێخستنەکان دەست پێ دەکات. ڕۆژی 28 نیسانی هەمان ساڵ لەیلا و 4 کەسی تر لە هاوڕێکانی دەستگیر دەکرێن و لەلایەن ڕاگەیاندنی ڕژێمی عێراقەوە وەک دەستکەوتێکی گەورە و دەستگیرکردنی گروپێکی گێرەشێوێن و تێکدەر ڕادەگەیاندرێت. ئیدی لێرەوە قۆناغی ئازایەتی و بوێری ئەم ژنە دەست پێ دەکات و لە زیندانەکاندا و لە بەردەم ئازار و ئەشکەنجەیەکی زۆردا خۆڕاگرانە بەرگری لا بیری نەتەوەی خۆی و هاوڕێکانی دەکات. بەپێی گێڕانەوەی کەسە نزیکەکانی خێزانەکەیان ئەو کاتێکا دایکی لە زیندان سەردانی لەیلای کردووە. لەیلا داوای کردووە جلی کوردی بۆ بهێنن بۆ ئەوەی بەو جلانەوە لە سێدارە بدرێت و وەک خۆی و توێتی ببێتە بووکی کوردستان. دوای ئەوەی ڕژێمی بەعز دادگایکردنێکی خێرا و بەپەلەی بۆ ڕێکخستن، بەرەبەیانی 12 ساڵی 1970 لەیلا و هاوڕێکانی لە سێدارە دران. ڕووداوەکە تەنها لە ناوخۆ دەنگدانەوەی دروست نەکرد، بەڵکو لەسەر ئاستی جیهانیش باسکرا و لەیلا قاسم بووە یەکەمین ژن کە بە هۆکاری سیاسی لە عێراق لە سێدارە بدرێت و ئەوەش بووە باسی میدیا جیهانیەکان. دواتریش بەهۆی ئەوەی وێنەیەکی لەیلای بۆ قوتابیانی کورد لە دەروی وڵات ناردبوو، سەلام قاسمی براشی لەلایەن بەعسەوە شەهید کرا. دەستگیرکردن و ئەشکەنجە و بەرگریکردن لە بەردەم بەعزدا لەلایەن لەیلا قاسمەوە دواتریش لە سێدارەدانی دەنگدانەوەیەکی گەورەی لەناو خۆی کوردستان و بەتایبەت لەناو گەنجانی کورد دروست کرد. بەشێکی زۆر لە خێزانەکان لەو ساڵانەدا منداڵەکانیان بە خۆشەویستی ئەوەوە ناونا لەیلا. چیرۆکی ئازایەتی لەیلا چووە ناو بەشێک لە ئەدەبی کوردی و ژمارەیەک لە گەورە شاعیرانی کورد شعریان بۆ نووسی و وەک پاڵەوانێکی نەتەوەی ناوی هێنرا. لەو بارەیەوە هێمنی شاعیر لە پێدا هەڵدانێکدا بۆ لەیلا دەڵێت: بزەی هاتێ وتی جەلادی خوێڕی، بە کەیفی خۆت پەتت باوێژە ئەستۆم، ئەوە پەدنیە میداڵی ئیفتیخارە کە بوومە قارەمانی میلەتی خۆم. لەیلا وەک گەورە ژنێکی نەتەوەکەی ناوی چووە مێژووەوە بۆ هەتایە ئەو شانازیەی پێبڕا کە لە پێناو نەتەوەکەی خۆیدا لە سێدارە دراو بووە بووکی کوردستان.